5 ڕۆژە پێشمەرگە و ئاسایش ئۆپەراسیۆنیان بەردەوامە. دەیان حەشارگەی داعشیان لە ناوچەی قوڕی چای و پەڵکانەدا دۆزیوەتەوە. لە نێوان سنووری ئێمە و سنووری لیوای حەفدەدا 2 ماتۆر لە قۆڵی خۆمانەوە دەرچوون، 2 چەکداری داعش بوون، بەڵام لەو بەرەوە تەقیان لێ کرد ماتۆرەکانیان بەجێهێشت، ماتۆرەکانیان گیرا و خۆیان دەرباز بوو، ماتۆرەکانیان بەجێهێشت. ئەم کێوماڵە بەردەوامە بێم پێم وایە ئەمە بۆ نائومێدکردن و بۆ بەتەواوەتی ڕاوەدوونان و کۆتایهێنانە بەم جیو بە سەرەتانەی تیرۆستانی داعش کە لێرە لانە و بانەی چەندین دیان تێکداوە، لە وەرگەی چەندین دیان قەدەغە کردووە. ئەو ناوچەیەی داعش وەک مۆڵگەی سەرەکی حەوانەوەی بەکاری دەهێنا ئێستا لەژێر کۆنتڕۆڵی پێشمەرگەدایە، لە هەموو شوێنێک بەدوایانەوەن. ئێمە پێشتر زانیاریمان هەبوو لەسەر ئەم ناوچەیە کە داعش جوڵەیان زۆر هەبووە لە نێوان پەڵکانە و قوڕی چای غەڕە دوڕاجی. لەم سێم گۆشەیە داعش بەردەوام جوڵەی هەبووە و ئێمە پێشتر زانیاریەکانمان دابوو لەسەر ئەساسی GPS وانە دامان بە برادرانی محور. ئەو شوێنانەی کە ئێمە پێشتر زانیاریمان دابوو لەسەری فعلەن لەو شوێنانە بە GPS کە ڕۆیشتن لەگەڵ فەرماندەکانی هێزی پێشمەرگە ئەو جێگارمانە هەمووی دۆزیەوە فعلەن وجودیان هەبوو لەو شوێنانە، بەڵام ڕایان کردبوو شوێنەکانیان هەموو پاشماوەکانیان لێ بەجێما بوو و شوێنی بارەگایان بوو، شوێنی مەقڕاتیان هەبوو. ناوچەکە سەختە، بەڵام هێزەکان کێوماڵی وردی دەکەن، نایەنەوێ بوارێک بۆ سەرهەڵدانەوەی داعش بمێنێتەوە. خاڵی دڵنیاکردنەوەی خەڵک لە کۆتای هاتنی داعش و ڕەواندنەوەی مەترسیەکان ئەم ئۆپەراسیۆنانەی هێزی پێشمەرگە و ئاسایشە. هێزەکانیش دڵنیایی ئەدەن کە کێوماڵەکانیان بەردەوامە هەتا کۆتایی تەواوەتی داعش لەم سنوورەدا. سامان کەریم کورد چاد نیوز، سێگۆشەی نێوان کفری خورمات و زینانە.